یەکێک لە گرفتەکان کە لە مناڵانە تا ڕادێک باوە هەوکردنی کە ئەندای میز و میزۆڕۆیەکە ئەم گرفتە لە مناڵانە دروستە بە پێویستی بە چارەسەری تایبەتی هەیە و گرنگە کە دایک و باوکەکە زوو بیناسنەوە بۆ ئەوەی زیاتر باسی ئەم بابەتە بکەین بزانین نیشانەکانی چیە چ کاتێک ئەبێ دایک و باوکەکە وری ئەم حاڵتە بن چۆن ڕێگیری بکەن لەوەی کە دووبارە نەبێتەوە. بەڕێز دکتۆر خالید حەمە ساڵح پسپۆری نەخۆشیەکانی مناڵانمان لەگەڵا. بەخێر بە دکتۆر بەیانی باش. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. دکتۆر تا یەکێکە لە نیشانە هەرە باوەکان لە مناڵانەوە یەکێک لە هۆکارەکانیشی بێگومان ئەزانین کە هەوکردنی کۆئەندامی میز ئایا ئەم هەوکردنە تا چەند باوە و بەهۆی چیەوە دروست دەبێت؟ طبعا هەوکردنی کۆئەندامی میز با بڵێن میز و میزەڕۆ یەکێکە لە با بڵێن کێشە باوەکان یاخود نەخۆشیە باوەکان لە مناڵانە. طبعا ئەکرێ بەپێی ئەم هەوکردنە ئەکرێ بە دوو بەشۆ مناڵی خوارد 2 ساڵ لە 2 ساڵیش بەرەو سەر تاکو وەگاتە قۆناغی مراهقە. طبعا لە خوارد 2 ساڵەوە ئەتوانین بڵێن لە ڕێگەزی نێر و مێ ئەم حاڵتە بۆکو یەک وایە لە مناڵی با بڵێن ساوەشە ئەم حاڵتە ڕۆیات. طبعا لە دوای 2 ساڵەوە ئەم ژمارە بڵێن ژماری ئەو کەسانی کە تووشە بن ئەو مناڵن کە تووشە بن بە هەوکردنەکە زیاترە. لە هەندێک لەو سەرچاوانە باس لەوەکە کە لە کچە لە هەش کچێک تقریبا لە هەش کچ یەکێکیان تووشی هەوکردنی با بڵێن کۆئەندامی میز و میزۆڕۆ ئەبێت. لە کوڕیشا 1 لە 50. طبعا لە کچانە زۆر زیاترە. لە دوای 2 ساڵ بەڵام پێش 2 ساڵ ئەتوانین بڵێن نسبەکە لە هەردووکیانە تا ڕادەیەک وەکو یەک وایە. طبعا نیشانەکانیشی بەپێی با بڵێن تەمەنی مناڵەکە لە هەمان کاتا بەپێی چ بەشێکی کۆئەندامەکەی گرتوتەوە بەشی سەرەوە یاخود بەشی خوارەوە کە ئەڵین بەشی سەرەوە بەسمان گورچیلە و بۆری حالووە بەشی خوارەوە بەسمان میزەڵان و ڕێڕەوی میزکردنە. بەڵێ بێگومان نیشانەکانیش بەپێی شوێنەکەی وەکو ئاماژەم پێ کرد بۆ یەکە یعنی نیشانەکە بەپێی ئەم شوێنە ئەگۆڕێت کە باسی تا ئەکەین وەکو نیشانەیەک عادەتەن لەوانی کە بەشی خوارەوەی گرتووە کەمتر تایانەبێت بە بەراورد بەوەی کە بەشی سەرەوەی گرتووە. مناڵەکان کە لە خواری یەکمانگەون تووشی با بڵێن هەوکردنی کۆئەندامی میزە بن کەمتر تایان پێوە دیارە بۆ مناڵانی کە لە سەروی تەمەنی ساڵەوە تووشە بن و بەشی سەرەوەی کۆئەندامی میز و میزەڕۆی گرتوتەوە. بۆیە کە ئەگونجێک هەندێک جار هیچ نیشانەیەک دەرنەکەوێت لە مناڵە. لە مناڵی ساوایە مەسەن زۆربەی بەشێک لە مناڵەکان زەردویەکی و زەردویەکی ناڕاو کە پشینی بۆ کرێت دەرەکەوێت کامە هەوکردنی با بڵێن کۆئەندامی میزی هەیە. هەندێک مناڵ هەیە خواردنی پێ ناخورێت جۆرێک لە تووشی کەم با بڵێن کەمخۆری و بێتاقەتی و ناخوات کە پشکنی بۆ کرێت دەرەکەوێت کە هەوکردنی هەیە تا ئەگاتەوەی کە تایەکی بەقوت و لەرزی لەگەڵایە و ڕشانە و ئازار و با بڵێن ئەمەش بەشێکی ترێتی هەتاکو ئەگاتەوەی کە هەندێک مناڵ هەیە بە فترەیەک کە زۆر بمێنێتەوە لەگەڵیا ئەم نیشانانەی نامێنێت بەڵام مەسەلە مناڵەکە جۆرێک لە کەمخۆراکی گەشەنەکردن بێتاقەتی پێوە دیارە. هەتاکو ئەگەر بمێنێتەوە لەگەڵیا لە تەمەنێکی زۆرە لەوانەیە زەختی بۆ دروست کات جۆرێک لە تێکچوون لە ئیشی گوشیلەیە بۆ دروست بکات. بە کورتی ئەگەر بڵین نیشانە بەشی سەرەوە کە خۆی بین تۆ لە گورچیلە و با بڵێن بۆری حالوب ئەمانە زیاتر تایانە بێت لەرزیانە بێت ئازاری سکیانە بێت بە تایبەتی لە کەمەرە ئازاری لۆین پێینی پێوتێت. بەڵام ئەگە بەشی خوارەوە بێت کەمتر ئەم نیشانەم دەرەکەوێت زیاتر بریتە لەوەی کە مناڵەکە زوو میزەکە میز ڕاناگرێت پێشتر مناڵێک بووە بڵین خۆی وشک ڕاگرتووە میزی نەکرۆ بەخۆیە دوای سەرەکی میزەکە بەخۆیە خۆی تەڕەکە یاخود زوو ئەچێ میزەکات جۆرێک لە هینی پێوە دیارە ئازاری بەرموسڵانی هەیە لەگەڵیا بەبێتە. ئەگەر لەم حاڵتەیە چارەسەر نەکرا ئەو کاتە سەرەکەوێت بەشی سەرەوە کە لە بەشی سەرەوە خۆی بینێتەوە لە لەرز و تاوڕشانەوە و سکشون و ئازارێکی زۆر. دکتۆر باسی ئەوەت کرد کە لە کچانە زیاترەوە بەراورد بە کوڕان ئایا چۆ کارێ واکە لە دوای تەمەنی 2 ساڵە و کچان زیاتر ئەچانسی ئەوانە بە کە توش ببن؟ کۆمەڵێک هۆکار هەیە مەسەڵەن یەکێک لە هۆکارانەڵێ جۆری ئەو شانانەی کە ڕێڕەوی میزەڵانی با بڵێن کوڕ و کچی پێ دروستبووە جیاوازی هەیە. دوو با بڵێن دەرچەی میزەڕۆی ڕێگەزی با بڵێن مێ لە شوێنێکی شێدارایە تەڕە بەڵام هی کوڕ شوێنێکی وشکە و جیاکراوەیە
ڕێڕووی دەرچی میزی لە کچە زۆر نزیکە لە با بڵێن شوێنی پیساییکردن و ڕێڕەوی کۆندانی هەرس کە ئەمە شتێکی کترە لە هۆکارەکانی زیادبوون هەوکردنی کۆندانی میز لە کچانە بە بەراورد بە کوڕان. یعنی نەیە هەندێک هۆکاری تریشە بێت کە تا ئەسان نەزانرابێت، بەڵام بە کورتی ئەمە یعنی یەکێکە لەوانی کە بۆ یەکە لە ڕێگەزی مێیا زیاترە کە خۆی من تۆ لە شێوازی ئەو شانانی کە ڕێڕووی میز و میزەڕۆی پێ دروست بووە لەگەڵ نزیکی دەرچە لەگەڵ دەرچەی با بڵێن میزکردن کەوتۆتە شوێنێکی شێدار و تەر لە کچا بە بەراورد بە کوڕ. دکتۆر هەندێک جار دایک باوکەکە کە هەست بە نیشانەیە بکەن لە مناڵەکە بۆ منە زوو میزگایە ئەڵەن بۆنی میزەکەی ناخۆشە ڕەنگە خۆیان پشکنینە بکەن و دوای ڕێنمایی لە شوێنێکی هەڵەوە وەربگرن واتە کاتێکە پشکنینەکەکەن و بڕیار بن چارەسەرێک بن بە مناڵەکە وکو ئۆزانین زۆربەی مناڵ کێ بۆ نەخۆشخانە شروعبی هەوکردن و دژە بەکتریا و ئەمانی پێ چەند گرنگە کە ئەم نیشانانی هەبوو مناڵەکە لە لای پزیشک چارەسەر وەرگرێت و ئەو بڕیار بداکە کامیان پێویستی بە چارەسەر هەیە. طبعاً کە باسی هەوکردنی کۆئەندامی با بڵێن میز و میزەڕۆ کرێت باشتر وایە لە ڕێگەی با بڵێن زەرعی میزەوە دەستنیشانی نەخۆشیەکە بکرێت لەگەڵ یا پشکنی بۆ بکرێت و دڵنیا بن لەوەی کە ئەمە هەوکردنە. ینی بەداخەوە زۆر جارێ ئێمە ئەیبینین هەندێک فەحس کراوە، فەحسەکە مەسەن نووسراوە 1 بۆ 2 یا 3 بۆ 4 طبعا ئەمە بە حاڵەتی هەوکردندا نامرێت، بەڵام بە پێچەوانەوە سەرێکی نخراوەتە سەر عیلاجی دژاوکردن و ئەنتیبایۆتیک. لە کاتێکە خودی خۆی بەکارهێنانی ئەنتیبایۆتیک هۆکارێکە بۆ دروستبوونی UTI دروستبوونی هەوکردنەکە یاخود دووبارەبوونەوەی هەوکردنەکە یاخود ئەوەی کە هەوکردنەکە بێ بە حاڵەتێکی مزمن و مانەوە لەگەڵیان. بۆیە کە ئەنتیبایۆتیک ئەبێت لە شوێنی خۆیان بەکاربێنرێت. خۆشبەختانە لەم مانگی 11 18 بۆ 27 18 بۆ 27 یا 24 هەموو ساڵێک لە عالەما یادکردنەوەی با بڵێن وریاکردنەوە دژی بەکارهێنانی ئەنتیبایۆتیک لە هەموو عالەما ئەمە کرا لێمەش لە نەخۆشخانەی خۆمانە ئەکتیڤیتێکی ئەوەمان هەبوو بەداخۆم ینی ڕاگەیاندنەکان کەڤەریان نەکرد نازانم بۆیە کە بەکارهێنانی ئەنتیبایۆتیک بە لە شوێنی خۆیان بێت نابێ هەموو کەسێک لە هەموو دەستێکی شابێت بە تایبەتی بۆ مناڵ چونکە مناڵ زیاترین چانسەوەی هەیە ئەو دەرمانی دژە بەکتریانی پێ بدرێت چونکە زۆرترین جار نەخۆشەکەوێ ڕەنگە تایەکی بەسیط ئەگرێک سەر دایکواوکە دەست پێ بکەن بە دژە بەکتریا. خۆی ئەمە غەڵەتە بەڕاستی ئەبێت یعنی هەموو ئەو جیهانی کە مەسئول لەم بابەتە بە تایبەتی بەکارهێنانی ئەنتیبایۆتیک ئێستا ناڵم هەموو عالەم بە تایبەتی WHO ئیش لەسەر ئەوەکە لەگەڵ یعنی با بڵێن تەنانەت منەظەمەی عالەمی بۆ حیواناتیش بەکارهێنانی ئەنتیبایۆتیک بۆ حیواناتێکی کتر لە هۆکارەکان ئیش لەسەرەوەکەن کە چۆنیەتی کەمکردنەوەی ئەنتیبایۆتیک لە شوێنی خۆیانەوە بەکار نەهێنرێت چونکە بەکارهێنانی زەرەرێکی زۆر گەورە ئەهات لە کۆمەڵگەی بەشەری. تەنانەت یەکێک لەو دراساتانی کە باز لەواکە لە ئەگەر بەم نەمەتە بەشەریەت بڕوا باس لەواکەن لە 1920ەکانەوە تا ئێستا ئەنتیبایۆتیک یەکێک بووە لە هۆکارەکانی زیادکردنی با بڵێن بەشەریەت لەسەر زەوی بەهۆی ئەوەی کە توانیوەتی کۆتایی بێنێ بە هەندێک بەکریا کە هۆکاری کوشندە بوون بۆ ئینسانەکان ئینسان لە ڕێگەی هەوکردنەکانەوە ئینسان بکوژێت. خۆشبەختانە لە ڕێگەی دۆزینەوە ئەنتیبایۆتیکانە توانراوە زاڵ بین بەسەر بەکتریاکانەوە و ئینسان ژیاوە ژیانی بەڵام ئەساڵ ئەگەر بەم نەمەتە بڕوات ئەڵێ لە 2050 لە هەموو سێسانەیەکی گەمرێت بە یەکێک لەو بەکتریانی کە مقاومە بۆ ئەنتیبایۆتیک. بۆی کە ئەنتیبایۆتیک ئەبێت لە شوێنی خۆیان بەکاربێنرێت ئەبێت جورعەی خۆی پێ بدرێت ئەبێت بۆ کاتی خۆشی بەکاربێنرێت. یعنی کە تۆ ئەنتیبایۆتیکێ گەنووسی ئەبێ بزانی چ جورعەیەگەیت ئەبێ بزانی بۆ ماوەی چەندێکی ژەیت. بەداخەوە زۆر جار مەسەن ئەنتیبایۆتیک ئەنووسێت پزیشکێکی بەڕێز نووسێتی دایکرد و ڕۆژمناڵەکەی تای نەمێنێت چاک بۆ ئەی نایاتێ یا ڕۆژێکگایەتی ئەڵە تاو بۆیە کە تاوکردنی کورسەکە شتێکی مهمە. بەڵام ئەگەر پێویستی پێی نەبێ بێتێ زۆر جار ئەبێتە هۆی دروستکردنی بەکتریایەکی مقاوم لە کۆندانی میزەڵانە. جارێکتر کە نەخۆشەکەی بە هەمان چارەسەر ناتوانێت نەک چارەسەر بێت جاری وایە ئەم بەکتریای گوێزێتەوە بۆ شوێنێکی جەستە بنمونە هەوکردنی پەردەی دەماغ دەرکەوتووە لە سا 20یان هەمان ئەو بەکتریان کە بۆتەوەی کۆکردنی کۆندانی میزەڵان یعنی کەواتە بەکتریاکە سۆرسەکەی لە کۆندانی میزەڵان و نەقل بووە
بۆ ئەوەی لە ڕێگەی خوێنەوە کە بۆتەوەی دروستکردنی هەوکردنەوەکە بۆکار غەڵەتە ئەگەر هەوکردن نەبێت تۆ بێ ئەنتیباتیکی بێتێ زۆر جار ئێمەمان بەرچاوکەوێت لە فەحسی میزا کراوە هیچ یعنی علاماتێکی ئیلتیابی تیان نییە علاماتەکان چیە مەسەن ئەگەر پەسیڵ هەبێت یعنی لە 5 زیاتر بێت ئەگەر RBC هەبێت لە 5 زیاتر بێت ئەگەر نایتریت پۆزیتیڤ بێت ئەگەر لیکۆسایت پۆزیتیڤ ئەمانە بە پۆزیتیڤ دانرێت ئەگەر وانەوێت نابێت تۆ بڵێ وەڵا ئەمە هەوکردنی هەیە و عیلاجی بێتێ بەڵێ دکتۆر بێگومان چارەسەرەکە پێویستەکە کە وەکو باس کرد لە کاتی خۆیان تەواویەکەی بەڵام هەندێک مناڵ ڕەنگە چەند جارێک توش ببنەوانێ بە تایبەتی ڕەنگە لە کچانە زیاتر بێ و خۆشیان کە چەند توشبوونیان زیاتر ئایا هۆکاری ئەوەی کە مناڵێک چەند جارێک تووشی هەوکردنی کۆندای میزەڕۆ بێت چییە؟ طبعا یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە عیلاجەکەی بە تەواوەتی پێ نەدرێت ینی کورسی عیلاجەکە تەواو نەکەی ئەمە یەکێک لە هۆکارەکان دوو هەندێک جار قەبزی ئەگەر چارەسەری قەبزیەکە نەکرێت مناڵەکە معارەزە بەوەی توش بێتەوە چونکە کۆبوونەوەی تۆپەڵێک پیسی لە ناو با بڵێن ڕخۆڵەکانە ڕێگرێ بێت لەوەی کە نەتوانێت میزەڵانی بە تەواوەتی خاڵی بکاتەوە یەکێتر لە هۆکارەکانی جۆرێک لە هەبیت جۆرێک لە تەسەڕوفات هەندێک مناڵێکە میز ڕاگرتنە میز نایکا یاخود ئەمە مەسەڵەن مناڵەکە لە قوتابخانەیە لە مەکتەبە ناتوانێت بچێتە توالەتی مەکتەبەکە بەکاربێنێت ئیلا خۆیگرێ تایەتەوە ماڵەوە ئەم میز هێشتنەوە شتێکی خراپە یاخود مامۆستاکە ڕێگی نایە ئەڵێ دانیشە یعنی نایڵێ بچێت ئەمەش هۆکارێکی ترە بۆ ئەوەی کە مناڵەکە نەتوانێت وەکو پێویست چونکە پرۆسی میزکردن جۆرەکە لە شوشتنی کۆندامی میزەڕۆ بە تایەتی بەشی خوارەوە کە شۆدت دیارێتتر کەمتر بەکتریا سەرکەوێت بەڵام میز هێشتنەوە هۆکارێکە بێت بۆ ئەوەی کە بەکتریاکە سەرکەوێت و لەناو خۆشیە بیکە وەکو تراوە جۆرێک لە ستیسیس ینی وەستانە دروستکە ئەم وەستانەش گەشەی بەکتریاکە زیاتر دەکات و نایشوات نایکاتە دەرەوە بۆ یەکابێتەوەی دروستبوونی هەوکردن یا هەندێک حاڵەت هەیە کەسەکە بەهۆی هەندێک نەخۆشی کۆندامی دەمار ناتوانێت میزەڵانی خاڵی کاتەوە کە پێوتی نیرۆژینیک بلادر یاوانی کە شەلل دەماخیان هەیە ئەمانە زیاتر بۆ نمونە نەشتەرگەرێکی بڕبڕەکانی پشتیان بۆ بڵاوەیە بۆ ماوەی شتێکیانە ئەمانە کە نەیتوانی میزەڵانی خاڵی کاتەوە هۆکارە بێت بۆ با بڵین زیاتر توشبوونی بە هەوکردنی میز و میزەڕۆ بۆیە کە باشتر وایە ئێمە ئەو هۆکارانەی کە پێوتێ فانکشنەڵن توانێت چارەسەرکردنی هەیە بۆ نمونە قەبزیە چارەسەر بکرێت ئاو خواردنەوەی زۆرە میز نەهێشتنەوەیە گرنگە چەند کاتژمێر جارێک دایکەکە مناڵەکەی بەرێ بۆ توالێت بۆ ئەوی میزەکەی بکات خۆی یەک شت هەیە ناتوانین دقیقەن بڵین هەر کات مناڵەکە پێی بڵین هەر کات میزە هەرە بڕۆ بیکە ئەگەر مناڵەکە قسە نەکات هەر جار مناڵەکە مەسڵ مەشغوڵی یاریەکە مەشغوڵی شتێکە ئەوێ خۆی یەک خۆی حاسەیەکی هەیە مناڵەکە یەکەم جار کە یعنی خۆی گەورە ئینسانی وا دروست کردووە ئیعازە نێرێ کە ئیعازی نات میزیە حرەکەیەکە خۆی ئاوایەکە خۆی تونەکە ئەوەی خۆی گوتو دایکەکە سپێکە ئەو کاتە بڵێ هەسە بڕۆ بیکە یا مامۆستاکە سپێکە هەڵی سێنێ بعد بڕۆ بیکە لە مناڵێک و بۆ مناڵێکی تر ئەگۆڕەی ئازی میزکردن بۆ قسایکردنی عینیشن هەیە بەس یەک تۆز میزی هەبێ یەکسەریکە سێ زۆر جار دیقەتمان ناوە مناڵانی 4 ساڵ بۆ 6 ساڵ زوو میزەکە ئەمە جۆرێکە لەو تەمەنایە وایە لەو تەمەنایە ئیعازەکە ئەمە مەرج نییە هەوکردنی هەبێت خۆی لەم تەمەنایە وایە و ڕەنگە ئەوانش کە لای بی لا ئەبرێ زۆر بترسن لەوەی کە خۆیان بەڵێ ئەوش هۆکارێکی بە تەئکید وایە بۆیە کە یعنی هەر کات هەستی کرد بڵێ هەسە میزەکەت بکە هەر کات میز هات میز مێڵەوە تەنان لە سارایی زۆر جار مەسەڵەن تۆ لە سارایی مناڵەکە میزیە دەی ئەڵێ خۆ دەگرەوە نەمانەمەوە ئەڕۆی میزکردنی وەکو نان خواردن وایە کاتێ برسیتە کە زەمانەکە لایەتر مائیدەشت تاو کۆڵایە داوا ناکە بۆ میزەڵانیش عینی شت کە میزی هاتنەوە کرد تەخیرە بێت تاکو جارێکی تر ئێرژێکی تر بۆیەوە سیمولێشنێکی تر بۆیەوە ئەڵێ بیکە ئەم میزەشتنەوە خراپە بۆیە کە ئەوەی کە حەلەکری حەلیکەین هەندێک حاڵتی تری کە پێوتێ نیرۆژینێک بلادر بەهۆی هۆکاری کۆندامی دەمار مەسەن لە بەربەرەی پیشابێ یا لەسەرا بێ یا خەلەلێک بێت لە زگماکی لە بەربەرەی پیشابێ ئەمە ئەگەر خاڵی نەبووە لە ڕێگەی سۆندۆ بۆی خاڵی ئەکرێتەوە هەندێک جار ئەمێ ئاماژە بە یەکشتی تر بکەم هەندێک جار لە فەحسی میزە بەتاتی هەندێک جاڵێ بەکتریا دەرەچێت ئەگەر بەکتریا دەرچوو پەسێڵی لەگەڵا نەبوو RBC لەگەڵا نەبوو
سمتمی نەبوو پێویست بە عیلاج ناکە پێویست ناکە عیلاجی بێتی چونکە ئەمە هۆکارێکی ترە بێ بۆ دووبارە بوونەوە یاخود بۆ ئەوی کە بەکتریایکی مقاوم و ڕسەن دروست بێت جارێتر کە مناڵەکە ئیستیجابە بە ینی هینە عیلاج نییە بۆ یەکە باشتر وایە لە شوێنی خۆیان وتمان ئەنتیبیۆتیکە بەکاربێنی ئەو شتانی کە قابلی حەلن وەکو قەبزی وەکو میزشنەوە هەل بکرێت بۆی بەڵێ دکتۆر لە کاتی پشکنینەکانە بیرم چ ئەو پرسیارە بکەم ئایا پشکنینی میز چۆن باشترینە بکرێت ئەو میزە چۆن کۆ بکرێتەوە چونکە پشکنی میزێکێک لە پشکنەکە زۆر ئەکرێت و ڕەنگە بەهاڵە دایک و باوکەکە بیکەن طبعا دوو جۆر پشکنمان هەیە پشکنێکمان هەیە فاسێکی میزە و ئەیکیت ئەمە طبیعیە فاسێکیشمان هەیە کە بریتە لە کەڵچەر بریتە لە زەرعی میز دقیقاً ئەبێ دەنجشانکردنی نەخۆشی هەوکردنی میزان لە ڕێگەی زەرعکردنەوە دەنجشان بکرێت نە لە ڕێگەی فاسی میزەکە بەستم کۆکردنەوەی میزەکێکە بۆ زەرعەکە بکرێت دوو تەریقەمان هەیە شتێک هەیە پێوتێ کلین کەچ یورین مەسەڵەن ئەوەی کە تۆ میزێکی پاک وەرگری باشتر وایە لە بەیانیان نابێت نەک ئێواران یعنی زەرعێک کە لە بەیانیان نابکرێت دقیقترە لەوەی کە فاسی ئێواران کراوە چونکە بە مروری زەمن ئێوارەکە میزەکە احتمال لە پاکرێت و بەکتریای تیانەمێنێت بەڵام شەو کاخوێت بەکتریاکە ئەمێنێتەوە کۆنسنترێتە بێت ئەمە فاسێکی دقیقەوە کەواتە باشترین وەقت فاسی بەیانیانە یەکەم میزیشە دووەمەوەیە کە باشتر وایە بەشێک لە میزەکە بڕوات دوایەوە ئەوەتی بگرێت بۆ فاسی میز ئەمە طریقەیەکترەوەی کەس ئەگەر تۆ کەسێک بویستت بزانی ئایا هەوکردن هەیەە لە ڕێگەیەوەی کە سۆندەی بۆ دابنرێت لەمە دقیقدرەوەی کە لە پشتی با بڵین لە بەرموسەڵانی لە ڕێگەی دەرزیەوە وەربگیرێت تر بە پێی قاعیدەکان مەسەن یەکەم دانەیە کە کاروا وەری ئەگریت 100,000 بێت 100,000 کۆڵۆنی فۆرم یونت لێگنەوە بەکتریا بێت ئەوەی تران لە 50,000 بێت ئەوەی تر لە یەک دانیش بێت یەک کۆڵۆنی دروست شازێکی پاک وەرگیرا بێت باشوە ئەو شوێنە تعقیم کرا بێت پێشوەخێت نەک بیت مەسەڵەن هەندێک چونکە جەستەی ئینسان بە پێی شوێنەکان پڕ لە بەکتریای سودبەخش هەندێک جار ئەو بەکتریانی کە لەسەر پێست ئەژین لە میزەکە دەرەچێت هەروەکو چۆن لە پیسایە مەسەڵەن زۆر جاڵە وڵا کەڕووی هەیە ئیکەڕۆکە کەڕووی لای پێستەکەی تێکەڵی پیسایەکە بۆ نەک ناون ڕخۆڵەکەی بێت بەداخەوە زۆر جار مەسەڵەن عیلاجی پێدراوە بۆ ئەوی کاڵن وڵا کەڕووی ڕخۆڵی هەیە بۆ میزەڵانجە ئەین شت بەکتریایە کە زەرعێکی هەندێک بەکتریا دەرچێت کە ئەم بەکتریا لە میزەڵانە نییە لە خودی پێستەکە تێکەڵی میزەکە بووە بۆی کە ئەمان دقیق نیە و ڕاز نییە سپاس دکتۆر بۆ ڕێنماییەکانی ئایا هیچ شتێکی کۆتایی ماوە کە گرنگ بێ بەلاتانەوە بەلاتەوە پێمان بڵێ میمتریشی بەڕێی من چۆن خۆمان بپارێزین چۆن مناڵەکان بپارێزن لە ینی هەوکردنی کۆندامی میز یان خۆپاراستن یەکەم ئەوەیە کە بۆ خۆپاراستن لە هەوکردنی کۆندامی میز بریتە لە پێدانی شیری دایک دەرکەوتۆ بە پێی کۆمەڵە ستەدی زۆر ئەو مناڵان کە شیری دایک دەخۆن کەمتر تووشی هەوکردنی کۆندامی میز و میزەڕۆ بن بە بەراورد بە مناڵێک کە شیری قوتوب خوا لەو کاتی کە مناڵەکە شیرخۆرە یان لەو کاتە شیرەخوا باسی تەمەنی خوا 2 ساڵەکە خاڵی دووەمەوەیەک طریقی پاکردنەوە زۆر مهمە بەتایبەتی کە بۆ کەس بەی شێوازە نابێت دایکەکە دەستی لە دواوە بێنێتەوە بۆ پێشەوە بەکردنەوە ئەبێت دەست لە پێشەوە بۆ دواوە بۆ پاکردنەوە بێکمان ئەو کلێنسش کە بەکارێرە بۆ پاکردن هەندە جار بینیومە هەمان کلێنز دووجار لە شوێنەکە غەڵەتێکە لە وەڵاتان نابێت دووبارەکە و مناڵەکان بەتایبەتی لە قوتابخانە و مەکتەبە ئازاد بکرێن کەی میزیات با بچێ بیکە نەک بهێڵێتەوە ئەمەش یەکێک کتێبێ لە هۆکارەکان پاگراوێتنی ئەو منتەقەیە هەر کات مناڵ میزی هات بینەری با بچێت میزکە و میزنێشتنەوە هۆکارێکە بۆی کە خۆمان پارێزن لەوکردنی کۆندانی میز و میزەڕۆ زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنماییەکانت بەهیوای ئەوەی کە هەمووتان تەندروستێکی باشتان هەبێ و ئەو زانیاریانی ئەمڕۆ سوودی هەبێ بۆتان